ڕۆکە هاتنە ناو بەفرێ وسمان سەردانێکی ناو بەفرێ بکەین بەگەشت لەگەڵ برادەرانە وەک دەبینی بەفرێکی زۆر باریوە لە منتقەی سۆران. لە چه هاتینە وەقەتە؟ لە کەس نەزانی لە کەس نزانانی لەوێندرا کەشەکەی بەو شێوەی بۆ بەفردا هات لەوێندرا؟ ناوەڵڵا بەس بارانە بەس بارانە. باشە ئەدی کووە لێرە ماینەوە با بڵێن شتا نەچوونەتە ئەو شوێنانی کە بەفری زۆری لێە؟ وڵی بەتەمابوون ئێستا بڕێکەوین ئەویش لەسەر قسەی جەناوتان لەسەر قسەی کۆباس کە گوتان ڕێگاکان مەترسیدارە بۆ هاتوچۆکردن بەتەمانە بگەڕێنەوە. پێشمان خۆش ئێستا کاتەکەشی درێنگە ڕێگاکانیش مەترسیدارن بە تایبەتی هەموو کاتۆشداری ئەوە دەدرێت کە ئەم ڕێگانە بەکارنێن لە کاتی درێن کەوتن لێە ئاگداری خۆتان بن سەلامەتیەوە لە پێش هەموو شتێک. زۆر سپاسان دەکەین زۆر سپاسان دەکەین کەەوە ئاگداریانە بڵاو دەکەنەوە وڵی ئەمە ئەگەر ئەنگۆ ئەگەدارتان نەکردبینەوە دەڕۆشتین زیاتر دەڕۆشتینە تا ئەزمان لێ بزینە چی عسەمبەک بمینێنەوەشێ بەس مادام ڕێگاکان مەترسیدارە ئەنگۆشداری دەدەن ئێرەش بەفرەکە عیبین یەشکرون بۆ شکرین بۆ دەژەوە لەکنەمەوە دەژنیە سپاس دەکەم.